بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. لا وانو درسي أو جارمان دا إن شاء الله هدريجا بسرساو فقيكاني إسلام ددين قيشتبون بسرساوي بينزم بناونشاني الاستحسان. استحسان للروي الزبان اللغوة بمعتاء أوتي عد الشيء حسنا شتك با تساق بزاني. استحسان تساقا دلي او شتي بتساق دزانم بيكم او شتي بتساق دزانم نيكم او بتساق دزانم بدم بفلان كسا. اما للروي اصطلاحي اصولي كان استحسان بيناسكي دبت دوبش هروكو خوي وا استحسان بيناسكراوا هو ترجيح قياس خفي على قياس جلي أو استثناء حكم جزئي من أصل كلي أو من قاعدة عامة بناء على دليل خاص يقتضي ذلك. معناه يتسيا برزانوا استحسان ديارة على بيناسكي دوبشا باش يكمين ترجيح قياس جلي على قياس خفي. إما لو أنا ولا درسي الرابردو قياس ما خوين وتما قياس معناه يتسيا قياس واتاو معناه كي أوه دو بابت معناه بابتك مان بلقو دليلي للسر وحكمكي ديارة بابەتێکی دیکە بەڵگە و دەلیلمان لەسەر نییە حکومەکەشی دیار نییە بەڵام کە تەمەشای بابەتی دووەمین دەکەین زۆر لە بابەتی یەکەم دەشێت لەبەرەوە دەڵێن ئەو حکومەیکەوە درایتە پاڵ بابەتی یەکەمین بابی دەینە پاڵ بابەتی دووەمیش ئەوە قیاسە. ئەدی استحسان معنای چیە لەو بەشی یەکەمەکە؟ استحسان معنای ئەوەیە مشتهید کە تێت دەڵێت وەڵایە ئەو بابەتە نوێیە بەو بابەتە دەچێت کەوابی با نەفسی حکم بدەینە ئەوە یەکەم جاروا دەکات بە زاهیریەکە. دوای ئەوە پاشماوەشی دی 2 سەعاتی دی دەشتەوە مال بیر دەکاتەوە دەڵێ وەڵایە حەقوانە بوو من ئەو بڕیارەم بدابایە. ئەو بابەتە نوێیە بەڕاستی بەو بابەتێ هێد ناچی بەڵکو بە بابەتێکی دی دەچیت یعنی بابەتێکی دیکەی تێتەوە بەرچاو دەڵێت ئەو بابەتە نوێیە باشتر وا بۆ حکومەکەی ویم یان فلان بابەتەیە حکومەکەی ویم بلکاند بە بەو بابەتە نوێ نەک بە بابەتەکەی دیکە. ئێستا بە نمونە لە بۆتان دەردەکەوی مەسەل بۆ نمونە ئێستا حەدیسی سەحیحمانەیە لەسەر ئەوەی پاشماوەی با بڵێم حەیوانی دوڕندەکان وەحشیەکان وەکو شێر پلێنگ مەسەل با بڵێم لەبەرەوە دەچی گایەک دەخوا لەوانەیە مەڕێک بخوا بچی لە ناو مەنجەلە ئاوەک ئاو بخواتەوە پاشماوەکەی پیسە ئەوە دەق لەسەرە وەتیان عیلەتەکەشی چییە لەبەرەوە حەیوانە گۆشتخۆرە دەوچاوی بەخینە دائیمەن پیسە ئەوە پیس دەکە و ئاوە باش. ئێستا پرسیارێکی دیکە تێتە ئارە ئەویش ئەوەیە ئەگەر بازێک هەلۆیەک ئەویش هات ئاوی خواردەوە ئایا ئەو قاپەی ئاو لێ دەخواتەوە پیس دەبی یان پیس نابی ئەوە دەقی دەسە نییە. لە یەکەم وهلە و مشتەی تێ دەلێت وەڵا ئەمن با بڕیار بدەم بڵێن پیسە لۆ چونکە دەلێت هەلۆ گۆشتخۆرە وەکو شێری هەلۆ بالندەشی دوڕندەیە وەکو شێری وانە ینی کاتە شتی هاوبەش لە نێوانیان نەیەوانە ئەوە گۆشتخۆرە ئەوش گۆشتخۆرە ئەوە مەسەل دوڕندەیە ئەوەش دوڕندەیە بەڵام هەریەکە بەپێی دوڕنداتی خۆی وانە کەوابی پاشماوەکەی پیسە ئەو بڕیارەیەکەم. ئەو جارەی بیر دەکاتەوە ئەو مشتەی دەدێ باشە ئەمن بۆ پاشماوەی هەلۆم قیاس کرد لەسەر پاشماوەی شێری باشە لۆ قیاسم نەکرد لەسەر پاشماوەی ئینسانی بۆ دەلێت دونچێ هەلۆی ئەوەندە کچکەوە نییە دەوی شێری ئەوەندە گەورە ئەخ باشە شێر دەوێت خۆی دەکاتە ناو کەلەشێکی چێل و ئەوانەیە سەریشی ئەم دەبتەخین ئەو بەس زمانەیە باخو بڵێن دونکەشی باریشیە عادەتەن ئەغلب زاگەر ملاحەزەتانیش کردبی کە گۆشت و شتەکەش دەخوات دووزا بە جا و شتی دادەینی هەندەزارەوە هە خاوینیش دەکاتەوە دەیسترتەوە ئەدەلێ باشە وەڵایە ئەو دونکەی هەلۆی زۆرتر بە لە ددانی ئینسانی دەشێت یعنی عینە وەکو ددانی با بڵێم ددانی ئینسانیش شتێک دەخواتەوە ئەخۆ ئەو شتە ئینسانیش دەخوات دوای ئەوە ئاو بخواتەوە ئاوەکەی پیس ناکە ئەوەش دەوێت خۆی دووزا ددانەکەی دێنی لە ناو دەوی هیچ نامینێتەوە هەر ڕاست دەشتە خوار هەرگە پیساکەکەمی پیسادەکەش بڵێن دونکەکەیە دونکەکەش بەخوا لەوانەیە زۆر بەناسیشی بخوات
سەرێ خۆش دەکاتە ناو دوایگە لە زەگەر بە جیاوشتی دابنی لەوانەیە هەر خاین ببتەوە لەبەرەوە دەڵێ من پێم باشە ئەوە پێ دەڵێ قیاسی خەفی ئەویش زاهیری بوو بە زاهیری بڕیاریدا ئەو جارێ کە لێی ورد بووە گوتی پێم باشە ئەو جارەی قیاسکەم لەسەر پاشماوەی ئینسانی تاوەکو پاشماوەی ئەو شێرە کەوابی بڕیارمدا بڵێم پاشماوەی هەلۆش خاوینە ئەوە پێی دەڵێ باشە بەڵگە چییە دەڵێ ئەوهام پێ باشتر بوو ئەوهام پێ چاکتر بوو ئەجە زۆر جاران وا دەبی ینی خۆ لەنا خۆشمان ئەگە لە جاری ئینسان وا دەکات مەسەلێک سەر تۆهمەتێک دێ فلان کەسە کاکە مادام وابی کەسە دوای بیش دەکاتەوە دەڵێ باشە من بۆ پەلەم کرد ئەخر من لەسەر چه ئەساسێک ئەو شتەم بینایەت کرد لەسەر ئەساسی فلان کەسە دوای ور دەبتەوە دەڵێ باشە خۆ مەرج نییە ئیلا ئەوەی لە فلان عەشیرەتەی بی لە فلان قەومەبی لە فلان جێگای بیوابی ئێ باش ئەدی فلان کەسە ژوانیە چەند باشە فلان کەسە ژوانیە چەند باشە کاکەم پەشیمان بیمەوە لۆ پەشیمان بیەوە ئەوها باشترە ئەوە بڕیارێکی ناجەحترە ئەوە پێی دەگوترێت چێ پێی دەگوترێت ئیستیحسان هو ترجيح قياس خفي یەکەمەکە لۆ ئەوە جا بڕیار لەسەر دەدەی ئەوە زاهیریەکەیە یە دووەمەکە لۆ پاشگەز دەبیەوە لۆ دووەمەکە دەچی یە دووەمەکە دوای وردبینینە یعنی بە وردی تەمەشا دەکەی شتێکی شاراوەیە بەڵام لە حەقیقەتدا شتە شاراوەکە ئەسڵەکەیە ئێستا زۆر جا حتا بڕیارات هەیە گەلە زە خەڵک بڕیاردا دەڵێ وەڵا پەلەت کرد لە بڕیارەکە زۆر ورد نەبیەوە ئەو جارێ کە لە بۆی باز دەکەن وڵات تۆ ڕاست دەکەی پەشیمان بیمەوە لۆ پەشیمان بیەوە لەبەر ئەوە لە دوای وردبینەکە بەڕاستی حەقوانە بوو ئەوەی قیاسکەم لەسەرەوە حەقوا بوو قیاسکەم لەسەرەوە ئەوە پێی دەوترێت چێ ئیستیحسان ئەوە بەشی یەکەم لە پێناسەی بەشی دووەمین دەلێ ئەو ئیستیثناء أو حكم جزئي من أصل كلي أو من قاعدة عامة یان جاری وا دەبی ئەمە قاعیدەیەکی گشتیمانەیە باشە یان حکمێکی گشتیمانەیە یەکسەر ئەو بڕیارەی لەسەر حکومە گشتیەی دەدەی دوایە دەلێی بابە ئەمە لەنا ئەو بڕیارەیە حەق وایە هەندە کەس لێ دەربینین هەندە شتی لە ناو دەربینین لۆ دەلێ ئەو بابەتەی کە لە ناو دەردەینین ئەوە بەڕاستی تایبەتمەندی خۆی هەیە کەوابی ئەو حکومە گشتیە با فلان کەسەی نەگرتەوە با فلان چین و توێژەی نەگرتەوە ئیستیثناء و حکم جزئی یەک شتی جزئی لەنا ئەو بابەتە گشتیە ئەو هەولێرە هەموو خراپە ئەو مەسەل شارە هەموو خراپە ئەو شارە هەموو باشە نابرایان فلان کەسەی لێ دەرینە فلان گەڕەکە ئەو قانونەی با دەرکەین کاکە ئەو قانونە با ئەو ئیستیثنایی لە ناوبی لە بۆ ئەو چینەیە باشە لۆ هات کرد دەڵێ بناء على دليل خاص يقتضي ذلك لەبەر ئەوە بەڕاستی بەڵگەشی تایبەت بەوەی هەیە زە ئەو بەڵگە تایبەتە بەڕێزان دەکرێت دەقبی لە ئەسڵە کولیەکەی لادەبە ئەو دەقەیە دەکرێت زەرورەت بی دەکرێت عورف بی دەکرێت بەرژەوەندی و مەسلحەت بی زە دەڵێن باشە لۆ ئەو دەقا جوزئیانە هاتیە لە خەتی لایدایە دەڵێن لەبەر بەرژەوەندی و مەسلحەتی خەڵک یان ئەوها چاکترە کابی ئەوە پێ ئیستیحسان بەشی یەکەممان باس کرد با نمونەی لە بۆ بەشی دووەمین بینەوە الاستحسان بالقياس الخفي أو نموني لو جنابتان باسكت ليرد نسيتمان بشي دوامين الاستحسان بأدلة استثنائية جزئية من أصل كلي جاري وادا بي هما أنا دبتتسن بشكوا الاستحسان بالنص دقل السرع بونو من استا لشرع قاعدة عام كل مانيا شتي ناديار جايزني بفروشي بقياسي أولا أقشتكها نبو درسته بفروشی شتی نادیار هەیە بوونی هەیە بەڵام لەبەر چاو نییە ئەو جایز نییە بفرۆشی دەی لەبەرەوە گوم ئەودی لە ناو مشکلەی لە ناو دروست دەبی ئەستا تو مەسە بڵێ ئەوەی ناو دەستم شتەکوان ناو دەستە بە چەندی لێم دەکڕی ئەوە دروست نییە لۆ چکە لەوانەیە تو 5 دیناری پێ بدەی دینارێک بینی لەوانەیەش 10 دینار بدەی 20 دیناری بینی وەکو قومار ڕێتێ ئەدیگە چ لە ناو دەستم نەبوو ئەو هەر نابیەوە نییە بەڵام دەقەکمانەیە لەسەر شتێک نییەش دروستە فرۆشتنەکەی بە گرێبەسی سەلام گرێبەسی سەلام چییە بەڕێزان گرێبەسی سەلام ئەتوو شتێک دەفرۆشی پاش 6 مانگی تێتە ئایرە ئێستا هەر بوونیشی نییە
بەڵام لۆ لە شەرع ئەوە حەلال کرایە قەناعەتان نەبی کە ئێستا بە دەقی فەرمودەی پێنجسەم ئەوە حەلال کرایوەکو حالەتێکی ئیستیسنا لە حکومە کولیەکە ئێستا دەڵێم ئەگەر ئەوە حەلال نەکرا بە زۆبەر بازاری ئێستا ڕادەوەستە ئێستا ئەوەیە گەنگ و نازانم چەند بازرگان و شتان لەگەڵیان نا زۆربەی شت ئێستا لەسەر تەلەب دەکرێت تەلەب مەسەل کابرا دەچی لە سین دەڵێ ئەوەندە کۆمپیوتەرم هەیە ئەخۆ کۆمپیوتەر یان ئەوەندە مەسەل با بڵێم تۆ شیشەم دەوێ ئێخۆ کۆمپیوتەر شفتی و تەماتە نییە بینی 10,000 کۆمپیوتەر بینی لە کۆلانە گەڕ بدات و دوای ساغ بکرێتەوە معمەل وها ناکە ئەتو تەبیک بازرگانەکە چ دەکا بازرگانەکە دەڵێ من ئەوەندە کۆمپیوتەرە ئەوەندە سەلاجەیە ئەوەندە موبەڕیدە بەو مواسەفاتەی دەمەوێت حاویە لە فلان جێگایە لە بۆم نەقل بکرێەوە کابرای ئێستا مەعاتەن حتا سەلەم لە پارەدانیش عکسی کڕینی ئاسایی خۆیتی لە کڕینی ئاسایی عادەتەن شت دەکرێت پارەکە بدرێ دەکرێت پارەکەش قەردبی لێوانیە بەڵام لە سەلەم بیلعەکسە لە سەلەم شتەکە نادرێ بەزەوی پارەکە ئیلا بدرێ لۆ چونکە عادەتەن کابرای خاوەن مەعمەل و کارگەکە زەمانەتی دەوێت ئێستا تو ئەگەر پارەی نێری جاری وا دەبیوانە بە پارەکەی تو ئیشەکەی دەکە یعنی مەساریفی دەوێت ئیشەکە ئەستا بەشێکی زۆری ئەو بینایەتانەی کە دەکرێت لەو جۆرانەیە یعنی مەسەل سەتادەیەک پارەیە ئیشەکەی مەشی دەکات دوایە دەبی ئەتو پارەی بدە ئەو دروست دەکات چەندە ئەو بینایەتانە زۆرتر پێ ئیستیسنا بەڵام لە لای جمهور جگە لە حەنەفیەکان نەبی ئیستیسنا و سەلام یەک شتە فرۆشتنی شتێک بوونی نییە بە پارەشی حازر لەبەرەوە بەسەر با بدەم ئەو کارگەیە لە سینە لە دووبەی لە تورکیەیە دەڵێ ئەڵڵا ئەوەندە پارەم بۆ تەحویل کە بۆ ئەوە شتەکانی من چووکە مەزمونە حتا ئێستا خیتاب ضەمان و ئەوانە ئەگەر مەجالەبی لە بۆڕی فقیەکان کابراگەر زۆر متمانە و سیقەی پێ نەبی دەبی یەک بێت تەحملی مەسئولیەتەکەی تو بکە خیتاب ضەمان و ئەو شتانەیە بۆ ئەوە ئەگەر پارەکەی نەدەی بەڵام ئەغلب جاروا دەبی دێ پارەکەم بۆ تەحویل کە ئەو کاتی فەرم و شتەکەت تەسلیم بکە بەڵام داوای کە شتەکەی دەکەی لەوانە بلێ 3 مانگ دیکە لە بۆ تێتە وجود ئەوە چ قازانجێکی ئەو معامەلە بەڕێزان لۆ ئیستیسنای ئەو مەسەلە کرایە ئەمە گەبەی کچکەکەینەوە شتەکە قەدیم ئەوە پێشان باب و باپیرامە جۆتیار فەلاحوان دەگوت ئەنگۆ سەلەمی کردیە سەلەم چ بوو مەسەل جۆتیارێکمانەیە هیچ پارەی نییە نەگەنمی بکڕی نە حەقی شێلانێ تەرەکتەریشی هەیە بەڵام دەولەمەندێکمانەیە دکتۆرە ئەندازیارە لە شارە زۆر پێویستی بە برنجە پێویستی بە نۆکە پێویستی بە پاقلەیە کابرای زۆتیار تێدەلێ ئەی ئەندازیار ئەتو چەند نۆکت دەوێ وەڵا لاوانە بلێ 2 عەلبەم بوێ ئێدەلێ وەڵڵی ئەمن نەوعا نۆکەک دەچێنم ئەوەندە باشە ئەوەندە چاکە لە مانجی 6 مەسەل ئەو ساڵ پێدەگا بەو مواسەفاتەیە ئەتو لۆ لێم ناکڕی ئێستا کڕینەکە 2 قازانجیەیە لە هۆر دولایەن قازانجی لە بۆ دکتۆرەکەی ئەوەیە بە هەرزانتر دەکڕی چونکە ئێستا پارەی دەدا ئەوەی قازانجێک قازانجی دووەمین با بڵێم بەرووبوومەکەی لە ئێستاوە حەجز دەکەم سۆگەر دەبی لە بۆی دوای سەر ئێشەی ناوێت لە بۆ هاوینێ بە دوای بسی بگەڕێت و نا حتا دەتوانێت ئیتیفاق لەگەل بکە بڵێ لە مانجی 6 لە بۆم بینە فلان جێگایە بەپێی ئیتیفاق بەڵام بەپێ ئەو مواسەفاتە کەواتە دکتۆر پارەی زۆرە یان مهندسە پارەی زۆرە وانێ یان دەوڵەمەندەکە پارەی هەیە دەڵێم لەو پارەی لە زیاتی بسم لە بانقیدا بنێم نا با ئەو شتەی پێ بکڕم هەم بە هەرزانتر هەم شتەکەم لە بۆ چ بوو مەزمون بوو ئەوە قازانج دۆشیاتەوە لە بۆ ئەوەی کەوا دەکڕی بە حازرەکە ئەدی فرۆشیارەکە ئەوش قازانجێکی دیە قازانجەکەی چییە ئێستا پارەی شێلانی تەرەکتەری نییە ئێکەوابی دەبی ئەو ساڵەکە هیچ نەچێنی وانە بەڵام ئەگەر وات و پارەی وەرگرت لەو نەفەرەی ئێستا بەیانی دەتوانی بچی عەردەکەی خۆی بچێلی نۆشی پێ بکڕی نیسکی پێ بکڕی ئەوش لە بۆش قازانجە با کچەک بە هەرزانتریش بی جا تەمەشا دەکەین لەبەر ئەو بابەتەیوە دەڵێن ئەرێ ئایا ئەو بابەتە لۆ ئیستیسنا کرا لە بەیع عام و گشتیەکە دەڵێن ئیستیحسانە ئەوها باش کەواتە ئەو ئیستیحسانە پێ دەدرێسێ الاستحسان بالنص استحسانمان هەیە بە ئیجماع ئێستا خۆ ئەگەر بین تەماشا بکەین بەڕێزان ئەو ئیستیسناعە خۆ ئیستیسناع عادەتەن شتێکی زۆر دیار نییە مەجهولە تا ڕادەیەک لە بە چ مەجهولە تو دەرکێک بە ڕادان دەدەی ئەخ دەزانی چەند کیلۆ ئاسنی دەشتێ دەچی نازانی ئێوانە ئەگەر داربی نازانی چەند دارە نازانی چەند مسمارە
هەندێک نادیاری لە ناو دیارە بەڵام علەما بەڕاستی گوتیان ئەگە بڵێن ئەوە جایز نییە و هەموو بە پێوەری نازانم میکرۆسکۆپی شتەکان عسێ بکەینەوە هیچ هەموو معاملە دەبێت ڕابوەستی ئەوەش خەڵک زۆر پێویستی پێیە ئەوە دەرکەیە پەنجەرە سارە با لە بۆم دروستکە و مشکیلەنی گوتیان دروستە حاجەی خەڵک پێوەیە ئێستا چونە حەمام بە پارەیشی دیارکراو ئەخواگەر بێ ئێستا نەحیە شەرعی زۆر لە جێگای خۆی نییە لەزانۆ لە جێگای خۆی نییە نەفەرە دەشتا حەمامی نوی سەعاتی نایەتە دەر یەک تانشی ئاو سەرف دەکات نەفەریشە لەوانەیە بەدە دەقام بێتە دەر وانە ئەوە لەوانێت سێ سابوون سەرفکە ئەوە لەوانێ نوی سابوونیش سەرف نەکە بەڵام هەمان سیارە باش ئێستا سواربوونی پاس هەیە لە سەرەتای پاسی سوار دەبی حتا دەگاتە ناو بازار خۆشترین جێگاشی هەیە هە 500 دینارە هەیەش لە ڕێگا لە ئاخر مەحەتە لەوانەیە هەموو 200 مەتر مایە هەمیش دەی 500 دینار بە پێوەش دەوەستی خۆ ناعەدالەتی لە ناودایە بەڵام چی لێ دەکەی ئیجماع کرا لەسەر گوتیتیان ئەوە دروستە لەبەر چ گوتیتیان دروستە لەبەر بەرژەوەندی مەسلحەتی خەڵک وا چاکە کاتە ئەوە سەرچاوەکە زۆر بە قازانجە ینی استیفادەی زۆر دەبی یان ئیستەحسانمانەیە بە عورف خۆ ئەسڵ لە وەقفی دەبی شتەکە نەگوازرێتەوە مەنقول نەبی ینی زیاتر وەقف ئەوەیە ئەسڵەکەی سابت بی بەرهەمی هەبی ئەو خانیە وەقف دەکەی دەڵێ با ئەوەی فەقیرە بێتە ناو ئەو ڕەوە فەقیرەکە دەوڵەمەند بوو دوایە با دەربسی فەقیرێکی بێتە ناو ئەو بینایەتە با لە بۆ شوێنی قورئان خوێندن بی یعنی ئەوە ئەسڵەکەی دەمینێ ئەو دایرە با بمینێت بەرووبوومەکەی بدەنە مەسەل هەژارات بەڵام دوایە زانان تەمەشایان کرد گوتیان باشە ئەدی کتێبی بکەینە وەقف با بە کتێب لەبەرەوەی دەفەوتێت لە دەست دەبی و دوایە دەدەڕێ ئەسڵیش لە وەقف ئەوەیە حەدیسەکە وا دەلێ ئەسڵەکەی سابت بی بەرووبوومەکەی لە بۆ خەڵک بی بەڵام دوایە تەمەشایان کرد بەڕاستی کتابیش زۆر بە قازانجە عولەمایان بڕیاریاندا لەسەر ئەوەی گوتیان وەقفی مەنقولیش جایزە لەبەر چ تیان کاکەوە عورف داینایە چەندە وەقف دەبی لە بۆ مؤەبەد بی ئەوە مؤەبەدیش نییە کاتیشە بەڵام عورف داینە ئیستەحسانمان هەیە لە بۆ زەورەتە ئێستاگە قوڕی زستانان عەفو لێ نەدرێ معنای خەڵک هەموو قەلبی بینیش دەبی وانە شمە کوشتەکانی بەڵام ئەوەی دانا یان جارێگە لە جێگایەک بی هەوا زۆر بی یەک بسی میزێک بکە لەوانەیە هەندا هەوا لە بۆی بینتەوە بە زاهری نازانین بە شیکەتیە لێو دەی کاکە ئەوە عەفو لێ درایە یان لە معاملات هەندە شتی با بڵێم زەیرێکی کەمی دیار نەبی گوتیان ئەوە با ئێستا خۆشتێ بە گۆترە دەفرۆشرێ ئێستا تاسەد نییە وە نییە بەڵام دەی ئەوە خیبرەیە ئەوە تەجربەیە بە عەقڵی خۆ دەلێ ئەو مەڕە لەوانەیە وەلا 20 کیلۆ بی دوای دەینتەوە لەوانەیە 18 دەربسی یان لەوانەیە 22 دەربسی یا کاکە ئەو زەیرێکی کەمە ئەوە دادرایە ئەوە بۆ لەبەر چێ لە حالەتی ناچاریە لەبەر گوتیان ئیستەحسانن باش ئیستەحسان دەبی لەو مەسلحەت کاتی خۆ زەکاتیان نەدەدا سەیدەکان یان ئەولاد الرەسول بدەن یان ئال البەیت لۆش ئەوان لە خومس حسەیانە بوو بەڵام دوای ئەوە کە جیهاد و غەزا ئەوانە نەما ئەوان مەحروم کران لە زەکاتی لەبەرەوە حەنەفیەکانە لەسانسیان گوت تیان با بەخر نابی لۆ چینەیە مەحروم بکرێن لە زەکاتی ئەگەر هەژار بن تیان بڕیاریاندا ئەوانەش زەکاتیان پێدەشێ ئەگوتیان باش ئەخر ئەوە دەقی لەسەر زەکاتی نابدەن ئەخگوتی دەقیشی لەسەرە پارەیان بدەنێ لە خومسی ئێستا خومس نییە کەواتە ئێمە چ دەکەین ئێمە باز زەکاتی بدەین لە بەرژەوەندی و مەسلحەت ئیستیحسان بالمەسلحە ئیستیحسان دەبتە سەرچاوە یان نابتە سەرچاوە ئیستیحسان لە لای جمهوری عولەمان دەڵێ بەڵێ سەرچاوەشی زۆر باشە بە خلافی ڕەئی شافعیەکان و زایریەکان و شیعەکان جمهور پشتیان بە چ بەستایە پشتیان بەوە بەستایە دەڵێن بەڕاستی ئیستیحسان شتی لە قورسایەتی بەرەو هاسانکاری دێنی وخوای گەورەش دەفەرمێ یورید الله بکم اليسر ولا يريد بكم العسر استحسان دەڵێت هەروەها ئەگەر بین تەمەشا بکەین لە ئەسڵەوە ئیستیحسان پشت بە بەڵگە دەبەستی یان بەڵگەکە چییە دەقە یان مەسلحەتە یان عورفە ئێوانیە یان ئیجماعە کەوابی ئیستیحسان لە خۆڕایی نایەت پشتی بە بەڵگەک لە بەڵگەکاندی دەبەستی کەوابی دروستە ئەدی شافعیەکان بە تایبەتی کە دەڵێن ئیستیحسان نابی حتا ئیمامی شافعی ئەوەندە توندە لە قەزیە ئیستیحسان دەڵێ ئەوەی با بڵێم ئیستیحسان بکە فقط شەڕە من استحسن فقط شرع يعني أوي كده فتوى للسر استحسان بدك كأنما أخوي كده مشرع
يعني تشريع أحكامي كده أوان بش بس ده بستن دلين أصل وايا هر بابتك تبريا لسر بديان نصبي يا قياس السنة نصبي أوش ده نصا ونقياس السنة نصا دو دلين عقل أساسي استحسانه إي باش دلين العقل يشخون دوار ونخون دوار هر وكو يقوايا أجر ما أو مزالة بدين كاوتا هريا كولا خوي دلين مش عقل ما وكو فلا مجتهد دلين أو باشا وخراب أوش دليل الزيجاي خوينيا إذا بلقيس من شادين پیغمبر عليه الصلاة والسلام إشي بيستحسان نذكر بلكو زياتر ساوراني دغدبو بلام أو ساوراني دغدبو لو أنا دقت لبوي بلام ما ساوراني سبين كبابة الشينوية لبرو بالراسي الرأي الرازعكا الرأي جمهورة وكل رأي شافعي كانوا زايري كانوا شيعة كان بين السسر تاوش دي برزان بناو نشاني المصلحة المرسلة مصلحة مرسلة أما سيزورة برجواندي مصلحة مانية مصلحتك مانية بيدا قوتري المصلحة المعتبرة مصلحة معتبر سيا أو برجواندية كوا بابليم دقشي شرعي لسرد لي أو شتت زائزة هرشتك مادام شرع قوتي زائزة ديارة مصلحتي لنا ودايا باب الزائري هندك كسيج بلن والله أو مصلحة نية لبروا اما دلين او دقي للسرك واتا او اتو بيت خوش بي ناخوش بي او الشرع او مصلحة او لبروا نايا لنا المصلحة المعتبرة مصلحة الشديدة هي المصلحة الملغاة او مصلحة وهمية بي يعني دلين باشا اللوري وشتي حرام بي دليل للسرك بحرام بوني كتي كسانا كان دليله حرام بي لو حلال نبي لبتسي تقول والله يا حلال بباشترا لمصلحتي خلق دايا مثلا الربا حلال بيدي لمصلحتي دولة من دكشا باري وردقري لمصلحتي فقيرة كشا باركي وردقري باز زيادة شدوها بتسر خد سي معاملك بدك طبعا أوا لو دلين المصلحة الملغات شو أوا دقي لسر دلي حرامة خوي أجر لو تزور بابتانا ورد بيبيوا أو أنا عقلي خوي بتواوتي بكار داينن أجرنا بيت مشاي زيانة كاني أو بابتانا بكي كشرع حرامي كديتو بزايري دلي والله برجون ده نخير برجون ديوانية كابرا لو أنا بزايري بلي والله زيناش برجون دي هرد لا خوشي لبينن كتسو كرة بلان بر اللي ورد بوا كشرع حرامي كديه برجون تيشي ملغاتها كلي ورد بيو بصدا زيان وزايري لنا ودايا إكاتلت زيجاي خوينية لبروا أودو مصلحتا أو مكوتاي ما بينايا نا يكم يا مصلحة معتبرة زي بزي ذكري أو تري شان كدليل مصلحة ملغاتا للاي أواني كتينا عن دليل مصلحة أجنا للاي إما أو ناوي مصلحة دنيا أو ناوي زيانة أدي تسمى ومصلحة شديمان ما برزان بظاهري تمشاهد كاين مصلحتها بلام هيز بلقو دليلي للسنية بلي او بابتا شي باش او شتشي تساكا ليرا علماء هاتينا قلتيان باشا دين لأصله وهالبوتسا هاتيا تيان دين لأصله ولا بو اوي هاتيا هرشتك لبرجوندي مصلحتي خلق بي دام بيبدا هرشتشي زيان بخش بي لا يببا اي باش كوابي دبي اما هر بابتا شي نوي اگر هات آرا تمشى بكين أجل لبرجون دي مصلحتي خلق بودا بيبلين شتشي شرعية بعد قشي للسنبي هم مرسلات زين معنى يتيا مرسلة يعني برلا كراو إرسال يعني ببلغة بدليل كوابيد وأزانات سياكري أوان كرد سرساوك تيالا همو زمانك هرشتكات أجر بلغي لسر نبو بلان بزايري علماء وأهل عقل مجتهد كان قلت يان شتشي باشا كواتا أو شتدبت الشرع مثلا استترف كلايت يخد صدق وشتي للثانية ونيا بلام برجوندي أم برجوندي نية برجوندي أجر استترف كلايت النبي قلبالغ بدون بدأ سار الدعم يقدم كان ونيا الكوابي إيمت سدلين بريار تيت ده بلا يعني كم بابنبون بابلين افترف كلايد يعني لو أنا هبلين بديكه بقات درجة السنة أجر نادلين دقات درجة واجبون لو واجب سيا واجب هرشتة أجر بزاني زيانة شيء جوري وكشتنو قتلوا أولي دكوتوكا تعكس كده بتواجب لو شو كبران بركة ده حرام مش مقابلي واجبة كواتا لو كاتي مدلين
دەبێ حساسیەتمان نەیبێ وەڵا ئەوە قانونێکی دنیاییە ئێدە ناکاکە یاسا و قانونێکی دنیاییە لەگەڵ بەرژەوەندی و مەسلحەتی خەڵکە یان ژیانی خەڵک دەپارێزی بەڵکو ئەو کاتی دەڵێن ئەو یاسایە واجبە جێبەجێکردنی ئێمە لە کاتێک دەڵێن یاسایەک مخالفی شەرعبی ئێمە ڕەفز دەکرێتەوە بەڵام ئەگەر لەگەڵ دەقە شەرعیەکە و لەگەڵ مەقسەد و بەرژەوەندی دینی خوای گەورەیەک دیگرتەوە ئەوە وانی نییە لەبەرەوە ماوەسە زەلمی بەڕەحمەت بیگۆت شتێکی خۆشی باز دەکرد دەیگوت برایان هەندە جاران ئێمە موسڵمان ئاگاشمان لە خۆمان نییە هەندە جار کە دەلێ یاسا یعنی کوفر بێدینی و خراپی بەس دەیگوت وەڵڵا حەز دەکەم شتێک بڵێم یاسا بە تایبەتی لە پەرلەمان و دستور یعنی دستورەکە لە خوارەوە کە تەطبیق ناکرێەوە شتێکی ترە دەیگوت دەتوانم بڵێم یاسای دەوڵەتی شیوعیان 170 تا 80 ئیسلامیە لۆ دەگوت کابرا تو تێی دادەنیشی ئیلا کابرا زۆر فطرەتی ڕخابی لەوانەیە هەندە شتی جنس و نەفس و هەوا و ڕەگەز پەرستی نازام هاو ڕەگەز بازیوان دە بڕیاری وا شاوانی و خراپ بدە ئەگەر نا بڕۆ ئێستا بە هەر یەکێک بڵێ ئەرێ زوڵم باشە دەلێ باشە کەس نالێ باشەوە نییە بڵێ ئەرێ ئایا چونکە بەخۆی لەسەر خۆی دەشێتەوە بڵێ ئەرێ حکومەک دیکتاتۆریەت بی تاکە ڕەوی باشە لەوانە هەموواندا پەرڕەمەکان بڵێن باش نییە لۆ چکە دەلێ بەیانی من نام بە حاکم بەلا بەسەر و ژێلاکم و حەتا دنیا ما هەر ئەو دەبی کەوابی لێرە ئەو دەی فەرموو یاسال لە ئەسڵەوە ئیلا مەگەر حەدێک شتە بی ئەوانەی دانیشتنە بڵێن کاکە وەڵا لۆ هەموومان باشە بەخوا دەزانی گوناحیشە و دەزانین زیانیشی هەیە بەڵام با بیکەین ئەگەر نادەگۆ بەشیشی هەرە زۆری یاسایەکان کە دەردەسی لە ئەسڵەوە باشە بەڵام کە تێتە خوارێ زەوە تەلەفۆنێکی لۆ دەکرێ ئەوە نازام چیەوە لە بەخاترێ فلان کەسێ ئەو هەندە پارەی دەداتێ و دادەدا ئەگەر نا هەموو کەس دەلێ عەدل باشە هەموو کەس دەلێ مەسەل زوڵم خراپە هەموو کەس دەلێ مەسەل درۆ خراپە جا ئەوە دەبی ئاگامان لێبی ئەمە لەو شتانە حەساس نەبین حەساسیەت بە چ بگرین بە ناوەڕۆشی بابەتەکە بگرین ئەگەر بابەتەکە مخالفی دەقی سەریح بوو یان زیانی لە بۆ خەڵک بوو تەواو ئەگەر زیانی نەبوو ئەوە زانایان گوتیان کاکە سەرچاوەکمانەیە ناوی مەسلحەتە مەسلحەی مرسەلە لەبەرەوە پێناسەکەی جێ بدەین بەڕێزان دەڵێ وهي المصالح التي لم ينص الشارع على إلغائها ولا على اعتبارها شارع نەگوتی ملغاتە نەگوتی اعتباری بۆ دەکرێت کەواتەوە هەیە مثل المصلحة التي اقتضت جمع القرآن الكريم ئەخۆ کۆکردنەوەی قورئان هیچ دەقەشی لەسەر نەبوو پێغەمبەریش عەلەیهی سەلات وەسەلام نەیکردبوو خۆ لەلایویش قورئان تەواو بوو لێوانییە نەیگوت یا لەوەرە با قورئان کۆ بکەینەوە پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام لەوانەیە لەو کاتی وا تەماشای کردیە ئەو سەحابانە هەموویان لە بەریانە وەکو ناوی خۆیان و هەموو تێتەوە پێویست ناکە لۆ کۆ بکەین بەڵام تۆ ئەمەشا دەکەین لە سەردەمی ئیمامی بەکری سەدیق و ئەو جارەی چەند سەحابە شەهید دەبن و حەملەی قورئان کەم دەبنەوە دوایە سەردەمی ئیمامی عوسمان تێ فیتنەکەیشتان گەورەتر دەبی بە تایبەتی لە قەزەی قیراءات و شت ئەو دەی قیرائی من باشترە خۆ بەخۆی جەمعەکە بەشە کرا لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر بەقەدەر پێویست بەڵام دوایە ئەوەی کە ئیمامی عوسمان تێ نا ئەوەی کە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکریش نەکرا قیراءات و شتەکان هەموو ماوەک خۆی نا بابا ئەوەش دەبی ئاگا لێمان لێبی ئەوەش دەبی تەرتیب بکەین ئەوەش تەرتیب نەبی عولەما فەحل و گەورەکان و کە شارەزانە و دەخوێنەوە خەڵە خەدلانادا ناکرێ ئێکەواتە بوو کردیانە چ مەسلحەت مەسلحەی مرسەلەیە یان ئیمامی عومەر باشە چ ڕووی نەدا لە سەردەمی پێ سەلام دە کەس بسن یەکەشی بکوژن تا بڵێ ئایا پێ سەلام بڕیارێک بدا بڵێ ئایا هەردایان دەکوژنەوەیان نا سەردەمی ئیمامی عومەر ئەوە ڕوویدا ئێکە ڕوویدا گوتیانیا عومەر چۆن بڕیار دەدەی والله بیری کردەوەتی والله ئەی مەسلحەت ئەوها دەخوازی هەردەیان بکوژیەوە لۆ چونکە ئەگەر ئەوها نەکەین نۆیان یەکیان بکوژی لە نۆەکەی دیدەمینێ ئێکۆرە یەکمان لێسووم ئەمە هەشتان گەلە زۆری با ئەوزارە یەشی دی زمان درێژی بکات با یەشی دیشمان با بڕۆ یەشی دیشمان بڕەوانیە هێشتا هەر حەفت دەمینێ هەشت دەمینێ ئەدیگەر هەر دەی لێچوو ئەوە تازە خلاص بنبڕ دەبی تاو لەبەرەوە فەرمووی نەک ئیلا هەر پێنجان دەکوژمەوە ئەگەر خەلکی سەنعا هەمووی بەشداریان کردوایە حال لە هەموو دەکوشت ئەگەر تۆ حکمەشی وا بوو خلاص ئەوە بیری کردەوە باشترین ڕێگایە لۆی دەستی دیکتاتۆر و زالمان ببڕی ئەوە شتێکی زۆر باشە
ئەگە ناوکو کوردەواری خۆمانی گەلە کۆی وەنیە وانێ نازم گۆشێنە گەلە کۆی چیە بە کۆمەڵە کەسانێک بەیەکێک وەربێت ئەخرەوە کابرا فەقیر هەر منداڵێکیە بەس زمانە چ بکە ئەو دیش دە کوڕی هەیە بەس ئەگە زانی ئەوە هەیە ناتوانی کەوابی ئەوە پشتی بە چ بەستە هەر بەرژەوەندیەکی تۆ حجية المصالح طبعا أقام ليبي هم علماء متفق لسروي مصلحة لا عبادات نية والله برام أو خلق بيدين بيه بخواني يجي مغرب سير كعتب كينا هفت بزان أو خلق باشر نابي أو نية لا عبادات هم علماء قوتيان متفقين أو شتي كدق عبادات ونيوجا والروجي والزكاة وحسكو دانا رخوي تو مصلحات لا معاملاتها بەڵام ئایا سەرچاوەکەیان نا بەو شێوازەی باسمان کرد خلاف لە نێوانزانانەیە ڕێگایەک منعی مەسلحەی مرسەلە دەکا وەکو شافعیەکان و زایریەکان و شیعەکان دەڵێن دەق نییە ئەوە ڕێگەوانی کە لە دوی دەقەکان دەچن مەزەبی خۆمان ئاگاتان لێ بن زۆر هەلی دەقە ها ینی گەلە جا خەڵک ئوزوم دەکاتە سەمەلایان بەڵام مەزەبەکە لە هەموو مەزەبەکان زیاتر نێزیکە لە پابەندبوون بە دەقەکان ئێستا مەزەبی ئیمامی ئەحمەدی شەروایە بەڵام مەزەبی ئیمامی ئەحمەد ئەوەندەیە زۆر ڕەئی هەیە بەشی هورد لە هەندەکە هەندە لە بۆ کەمتر ئایتە تەرجیحی هەموو مەسەلەکان بکە ئەو بەڵگەی سێ چاق بەڵگان دەین یەک لەوە یەک لەوە یەک لەوە هەندێک وها دەڕۆ هەندێک وهاش دەچی بەڵام شافعیەکان نا لەبەرەوە زۆرترین مەزەب کە پشت بە هەموو سەرچاوەکان بەسی مەزەبی مالیشیەکان و حەنەفیەکان یعنی ئەوانە زۆر هەموو سەرچاوەکان پشتی پێدەبەستن کەمترین مەزەب کە پشتبامیان بەسی شافعیەکان ئەو زایریەکان هیچ لە پێشوان بەڵام لەو سار مەزەبەی خۆمە ئەوان دەڵێن یەکەم جار ئەمە پشتی پێ نابەستین طبعا ئیتیجای شریکە مالیشیەکان و حەنەفی و حەنبەلیەکانن کە قەولی وانیش ڕاجەحە دەڵێن ئێمە پشت بە مەسلحەی مرسەلە دەبەستین لەبەر ئەو هۆکارانەی خوارەوە یەکەم جار شەریعەتی خوای پەروەردیگار لە ئەسڵەوە هاتیە بۆ چێ بۆ مەسلحە باش ئەوش مەسلحەتە کەواتە موافقی شەریعەتە خالی دووەمین بەرژەوەندیەکانی خەڵک کۆتایی پێ نایە بەڵام دەقەکان کۆتایی پێتێ لۆ چکە دەق لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نامینێ باشە دیمە چ لە بابەتە نوێیانە بکەین دەبێ قسەیەک لێ بکەین مادام بەرژەوەندی و مەسلحەتە ئەوە بڕیار لەسەر بدەین ئینجا دەڵێت سەحابە ئیجتیهادیان کردیە بە مەسلحەی مرسەلە وەکو ئەو دوو نمونەمانینا جەمعی قورئان و هەروەها کوشتنی کۆمەڵە کەسانێک بە یەک کەس وەکو قیساس لیان وەربژێرێ ئەوە کەوابی ئەوە بەڕاستی ڕای جمهور دەربارەی وەرگرتنی مەسلحەی مرسەلە وەکو سەرچاوەک ئەوە ڕایەکە بە قووەتر و ئەسەحترە بەڵام زانایان گوتیتیان بۆ ئەوە نەفس و هەوا و شەهەوەت تێکەڵاو نەبی لەگەڵ مەسلحەت مەرجیان دانایە بۆ ئەوەی تاوەکو بدەین ئەوە بەرژەوەندی ببتە بە سەرچاوە سائر مەرجیان لە بۆی دانایە حتى دكتور عبد الملك السعدي يادي بخير بي دكتوراكي بناوي ضوابط المصلحة يعني أما ليرك كنت مالا تسنخت كنت مانا دخة النيو أو كريدية بينصش الصدبر يعني بو أو بابتك أوانيني أو كرتة يعني دتواني زور أيودي بدي بس بهر حال أو بكرتي زانان قوتيان بلايني كم دبي أو سعر مرزي لبيت دي أو كاتي مدلين مصلحة دبتسر تساوى مصلحة مرسلة أن تكون المصلحة موافقة للشرع لا ما تهواه النفس دبي برجونيكا موافق شرع بي نقبل والله بين باشا أو هابا باش دزانم نأخر وهابا باش دزاني لقى خط وضوابط وقواعد شريعتي خواد قنزة ومصلحتي أنا أجر نقنزة أو نابي أو خاليكم دو زار لزجاج يبون أو بسعر كرا وتياري برجوني كرداني لنا وتياري كجائزة كروتهم باب الراوس يعني أو نابي لا قومك دبي أستاذ أو خالي شديكة أرسل يشتغل نجيش أن تكون عامة لا خاصة أو ببيشوا يكوتين يعني وأن تكون عامة لا خاصة دبي أو برجون يا عام بي بل أن برجون يكا والله بدهم لبو قومك لبو تسينك لبو بنا مالك بي أو النابي أو مخالفة أو تعصب دعوها فإنها منتنة إما كانت دي مصلحات أو مصلحتك دليل دكاز بيكك بكوشي نيقول يا كام قوم وكام أوديا ولا بوها مو صيدمك باشا لوها مو قومك باشا لبوها مو خلكانك باشا جمع قرآن كرا لبوها مو مسلمان باش نقل بو مسلمان لبو كافريش كقال داوتو بيو استفادة بك قرآن ولا بردستيو
تەماشا بکە تا بچی لە هەر جێگایەک و پەڕەیەک ببینتەوە ئایا قەناعەتی پێتێریان نا. يعني كوابي دبي أو برجواندية فعلا عام بي أو برجواندية موافقي شرع بي مخالفة نبي سيم أن تكون ملائمة ومعقولة بذاتها. إذا برجواندية كاتك مدينة برجواندية برجواندية شو وهمي نبي يعني جنزابي فعلا وايا أردي كاكا ومن بزايز دانا لبر أو قازان زانك والله تو غيد لي لوانه بحياتي الرندا هندك زارن وادا بي دلي أخبا أو تشبيخنا نادي باش لوش تشبيخنا والله من واد الزان من روجك تي أو شو هاي لي بي لا كاك أو نية أو واقعي نية أو لتزيجاي خوي نية شيء دلي أو برجوانديها دروز دبي أما دي برجوانديك بي فعلا معقول بي وملائم وجنزاوي جميل أو خلقها تارم أن يكون الأخذ بها لحفظ ضروري أو رفع حرج. يعني ما أو برجواندية دلين دكين با حكم شديدين بالوكو سرساوة دامنا مخالفة كردني حراما لبرتسي لبروي بالراسي باراسي ضروريات أنا أما قلت ما ترفك لايد أقل اللي بدي حراما لبر أوا تنكتول لدزداني ضروريتك النفسي لناو دبي النفس يكل الضروريات بنز الضروريات كان لدواي الدين ونيا يان مثل قال زارن كاك والله قرأتو أو برياري ندي أو برجواندية ما بريار لسر ندين أو خلقتو شي مشقة شي زور دكا يعني ناكري لتزيقاي خوينية مصلحة وادا خوازي إما بابا والله أو سن ماليا استبقوا عزنوا ببين لبوت زيقاي شديكا دليل لو بابا ملو مالينا مخاني وخمه ولي بابا عرض دديني بارد دديني تعويز دديني لو أخر أقروانا كاين من دالي أو قركي همو دبيدو كل قرش دي ببرن يا 2 كيلومتر 5 كيلومتر ببرن تابت نقطة بخان والرفع حرز للسريان أو مصلحتي عامة الكوابي دي بكينا بريال أو مخالفة بك جناحي دقاتي كوابي برزان أو بابي مصلحتها بالراسي بابا شي زور فروان وزور قورية سب كتبي قورة لسر دادن دريد كدين مقاصدي شريعتي خواهي پروردگار لسر واساسية بلكو أصلا أصول فقه إمام شاطبي لموافقات بشي هرا زوركي أوه كدبي إما قواعد أصول كدابدين الراتاوي برجواندي مصلحتي أو خلقية بكين بيننا سرتاو شدي لو سرتاوانا بيدا قلت سد الذرايع سد ديارة الريقرتنا بربزدانان ذريعة وسيلة يعني أمراز ونية أمراز وكبلين بكرديكا يعني الريقرتني أو أمرازانا كددجيني بشتك أو بشوازي شعام بلام للروي اصطلاحية وبيناسكي سيا ريقرتني أو أمراز حلالانا ريقرتن لو أمراز حلالانا كدرنزام ونتيجة ددجيني بشتي حرام يعني كواتات ويسار ريلة سدقري الريلة اشتشي حلال دقري لو الريلة وشتا حلال دقري اگر زاني من او شتا حلالا براو اشتشي خراب من دبا لبراو برزان بيناسكي للروي اصولي وسدلي دلي هو منع كل ما يتوصل به يعني ما يتوصل به من الامور المباحة منع كردني هرشتك لا اشتا حلال كان أجر نتيجة بي إلى الشيء الممنوع المشتمل على مفسدة أو مضرة كأوشت على براو سببا براو شتيك ببا مفسدي لناو دايان زياني لناو دايان أتحقق خوتا بو كولاني لا بروي باشا والله مريك يكتدي نرو لو نرو كاك اللسري كولاني دو ريقرة نخش لكوجن كواتا أو الريا حلاليتو حرام دبي السد الذرايع أو معنى يعني بتسيقوا حد دقات يا بابا أجر بالروي والله عندك آفرتي بدل روج ليري هنا تشي أودك عندك بياي بدل روج تنا إيه آفرت أو زارين نفسه بالعكس أو بيدرسه سد الذرايع طبعا أو قاعدة يعني بابلم أو سرتساوة بالراسي سرتساوة شيء أو عندك جرينجا يعني زور بي بتايبتي تين وجنز وعند زارنوات تشي هلي زور جورده بين لو ما حلال نية لو الريم لي دقري خلكاك دبي فقه كي لسر أو سرساوة دان راه بيدا قلت لي فقه المآلات
يعني ما يؤول إليه هذا الأمر فقه مستقبل أو زور زور مهمة يعني دبي أقام لبي حتى ماليشيا كان برزان فتح الذرائع شانيا فتح الذرائع يعني عكسكي بك عكسكي سوم بكي أو زاري أنزام داني كارش خراب أقبزان نتيجة كي زور باشا بەڵام ئاگامان لێبی نەک مەسەل کارە خراپەکە بە زاریوا یعنی زاریوا دەبی تو مەسەل بۆ نمونە ڕەشوەک دەدەیە زاڵمەک ئەو کارێکی خراپە بەڵام لەوانەیە ئەگەر بزانی سەتاسەد بەو ڕەشوەیەی کەسێکی زۆر ئەو دیکە ڕزگار دەبی مەسەلە حتا ئێستا لە لای وان دەڵێت جائزە يعني لبابي والمؤلفة قلوبهم تيجي طبعا ماليشي كان لبرو زور ورد لقضية مصالح ومفاسد ومقاصد الشرع دلين درست زكاة بدأ مثل بظالمك اگر وهاتو او ظالمه بو ماي اوي كوا مسلمانان بباريزي دلي لو تسوك دلي او دبتا لبابي دبتا المؤلفة قلوبهم شو دلي والمؤلفة قلوبهم خو بزلو اويني بكي بمسلمان هذا زابو اوي لشر يعني جرس قار بيبي يعني طبعا تيجيشنيشي دقيق ووردة يعني فعلا اواقر بي بيركيوا اوسد ذرائع موضوع شي زور حساسة زور مهمة يعني استاند زاروا دبيتو لو انا دولتشي ظالمة استمكارة وترواني اقا تشتشي بي بدي لو انا يكمل درس قار بكي زي اوي زور تينقات ورا فرمو باري بشيدا أدري برام بارم بيدا أو موازنة بين المفسدتين بو أجانا زيانش جورتري بيدا دام أو كبلين أو عكس سد ذرائعك بلام أوي زورتر مشهورة لك أنا كتب فقهية كان ما بس ملو فتح الذرائع كان باسكت بوي بلين طبعا فتح الذرائع كان حزور بي خلي الرفزي دكات بلام أجا هندش وكمالي شي كان وابير دكانو زور وردة بتايبتي هند زار لشينا أتسار دي برزان السلو مغربي عربي زور واقعي بنيانة ترزيات التمشى عندك بابتان دكان سو اوان لأوروبا نيزيق بنا لناو مشاكل كان زياتر اوي جزيرة عربي لو كم تر واقعي يعني تر تمشى ناكن حار دين دايري بو اسلامتي بو مكة ومدينة وتواو واسخري كوردا كحاكم الظالم ببي دبي هذا زاران بينا واقعك تقول سي ابن تيمية له هذا فتاوي بقوتي هي لسردمي مغول جيا مغول سردمي مغول واقعك دروز بكاك خلاف الرخات ذات الناود استدبي بزاني سون بالريارات ددي يعني فتوادان زعمت ترى اويك لنا واقع كذا نبي تمشارك مالي شي كان جبر الا مغربي عربي زورتر يعني لنا هم دق مشاكل اوانهان حتى استا دعاء ولا اخري لمقاصد شريعه اخواد اخوين عند زاناتار دي موازنه لنوان دو مفسده بكي إلا دبي شي هالبجيري أو النية يعني حتى مثلا أبو هالبجاردن ذاك سوى يقول نتسو لما سنة شكاكا والله شيء هالبجيري حرو كويك همو كوي خراب إيه باشا قريبان كاكا كواش نبو طبعا دروه وانية كو همو كوي خراب إيه باش قال الزورة بس قريبان همو كوي خرابن همو خرابن إيه باشا حكم دبي بهبي أنا دبي هبي إيه باشا يك ده $1,000,000 اللي دزي يك حفت اللي دزي الدنك بحفتك كي بدأ على الأقل بو بس $1,000,000 دبو من يتوا استخو مسلمان لا أمريكا دانشتن ده كان بيش انتخابات وشد بكري أري كاملة ودوسرو كيال بجيري حندا زاد كان الصفقة لقليك أخو هورد خرابة بلام كامان زياني كمتر لبو مسلمان أو تيجيشتنا أو دبي بزاني يعني لو موضوعنا بي أنا وبابتانا أو زادك كوابي برزان طبعا دليل منزور لسر مسألة سد الذرائع خواهي ورد فرمي ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم زنيو بخوايا كاني واندن يخوض زنيو بخوايا كاني وان مباحة تو غزامي الصنمي دكي يتم مشكلة بلام كيد لي زنيويان بيندن اگر ببته هوكارك بو اواني زن بخواي وان بدن كواتا تو بيه هوكار بتو السنة ما كي بيني الرس خواي پروردگار اوش خرافة اولا زيغاي خوينية فروشتني ساكو السلاح لكاتي فتنة لنوان مسلمانان يعني خودي سلاحك لو انا جائز بكابرة دلو حرساتي ما لبو مسراوي ما بلام اگر سردمي فتنة بي نا لأن كاتي قلت لك كان هبون لهولير ويلي قديم
زۆر فێلباز بوون جوولەکە لە قەدیما بوونە خەنجەرێ زۆر باشیان چادەکە نان دەفرۆشت دەیانزانی کورد زوو گەرم دەبوون و بە شەرتێن لەوە بەتایبەتی لە مەنتیقەی سەیداوە ئەولایان دوو کەس بە شەر داهاتن نییە جا یەک لێ شەی دەدا ئەودی توڕە دەبوو دەیگوت کاکات شتێک نییە لێ دەستما ئەو دەیگوت خەنجەر جوولەکە خەنجەری و کادی دەینە دەیگوت پێم بدە دەیگوت بە دینارێک بە دەگوڵاکە بە 10 دینارە کۆ دەیگوت بە 20 دینار دەدەمێ مشکلە نییە یعنی بەس ئەمن ئەوەی خۆ بکەم دوو قازانجی دەکرد مسلمان یەکدیان دەکوشت قازانجێکی باشی دەکرد یعنی کەوابی لێرە دەبی ئاگامان لەو بابەتانە بی یان مەسەل ئێستا تەمەشا دەکەین بابەت زۆرە لەو بوارانە لۆ مەسەل بەیع العینە حرامە مەسەل فرۆشتنی شتێک بە یەکێک مەبەست فرۆشتن نەبی ئەوش دوایە بداتەوە تو مەسەل ئەتو بە قەردەی بکڕە ئەوش دوایە بفرۆشەوەی بە حازر ئەوە وەسیلەکە لە بۆ گەیشتن چییە بەڕیبە ئەستا مارە بەجاش ئەوانە هەمووی چییە ئەگە بە زایری مارە بەجاشی تەمەشاکی لەوانە بلە حەلال بی لۆ چووکە لە ناو عەقدی نیکاحەکەی نالێن ئەوە مارەم کرد لە بۆ دوو شەوان لە بۆ مانگەشێ نا بەس پێشتر ئیتیفاقێک دەکەن بە زایریەکە شایەتە نمارەی وەلی ئەمرە ژنە ڕازیە پیاوە ڕازیێتەوە بەڵام نەتیجەکەی چییە؟ نەتیجەکەی هەموو فەسادە نەتیجەی مەقسەدی زەواجی لە ناودانیە یعنی بە سەدان کێشە و مشکلەی لە ناوداوە کاتەمە ڕێگای لێ دەگرین ئارا عولەما لە بۆ مەسەلەی سەد و ضەرایع طبعا سەد و ضەرایع لە لای مالیشەکان و حەمبەلیەکان سەرچاوەشی سەرەکیە لۆ چونکە ئەوان زۆرتر بەڕاستی بیر بە فەقی مەئالات دەکەنەوە حەنەفیەکان و شافعیەکان و زایریەکان ئیش پێ ناکەن لۆ چونکە ئەوان دەلێن ئەمە نابێ حەلال حەرام بکەین ئەوە لە ئەسڵەوە شتەکە حەلالە ئێمە لۆ ئەو شتە حەلالەی بڵێ حەرامە شتی حەلال حەرام ناکەین جا نەتیجەکەی دەگاتە چی مشکلە نییە بەڵام ئەوە مالیشیەکان و حەمبەلیەکان ئەخە دەڵێن ئەمە دەبی بین تەمەشای نەتیجە و مەقسەدی ئەو شتانە بکەین ئەگەر مەقسەدەکە خراپ بوو کەواتە بە ئەو ڕێگایش خراپی لەبەرەوە یەک کۆمەلە قاعیدە لەسەرەوە ساسەی دانرایە ما ئەددا إلى حرام فهو حرام ما أدى إلى مكروه فهو مكروه ما أدى يعني أو الرجاي ددبا يعني أو مرازي كددبا لو حرام أو جدبت حرام بەڵکو ڕای مالیشەکان و حەمبەلیەکان بە قووەترە بەڕێزان لەبەر ئەو بەڵگانەی خوارەوە ئێستا خوای گەورە لە قورئان دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا وقولوا انظرنا واسمعوا وللكافرين عذاب أليم أي إيمان دارين نلين راعنا بلين انظرنا كلمة راعنا وانظرنا لزبان عربي بيك معناها يعني حتى مشاكردنا بلام أود جودك كان أو شام بكاردينا وكود زنيودان ببيغمبر عليه الصلاة والسلام خواهي ورا فرمو أنقو واز لوش حلالي بينن نوك أوان باستغلال بكون بفرصات بزانن بلين حتى مشاكا مسلمانان يجدني بيد تماشا كاين تحريم الخلوة بالأجنبية لئلا تفضي إلى المحظور استخو أقرتو بلي أمان زور متمانن بخوم دسم لقال أكتشي أجنبية أفرتشي أجنبية اللي غرفي دادنشم لا شرع له حرامة إخوة أقر بزاير تماشا كان حلالة بشتي خوليك بكن نقصي لقدكي نتماشاي دكي إيوانية لأصله وحلالة بلام لو حرام كرايا ما ترسي أويها ما خلا رجل بامرأة إلا كان الشيطان ثالثهما الشيطان بكوت النيوان تندواء أوا تيكد بدا دبروت مشاهدكين للشرع حرام كرايا توريث المطلقة الفار أويكا جنيخو طلاق بدا لسكراتي مردن جمهور علماء دين طلاق كذا كوي باش كانوا كوزا شافعي كان دلين ميراد نابا ما دام طلاق كد جمهور دلين ميراتي دبا لو شافعي كان دلين شتي حلالي كردي ما دام حلالي كردي تو نا جمهور دلين نتيجه كي خرابه وبيسال خدمتي دكا طلاقي نادا استد محرومي كلا ميرات لبردين با طلاقي بكي بلا ميراتك لي بابا او هم بلغي برزان بال بشتي چه دكا بال بشتي ماليشه كان بالراسي حنبليه كان دكا لوي كوا ئێمە بەس نابی تەمەشای خودی ئەمرازەکە بکەین دەبی بین تەمەشای چ بکەین نەتیجەکەش بکەین ئەگەر زانیمان نەتیجەکەی بەرەو خراپە دەبا دەبی بڵێن ئەو شتەش ئەو ئەمرازەش ئەو ڕێگایش بەڵکو ڕێگایشی خراپە ئێستا تەمەشا دەکەین لە شەرع ئەوە هەموو بەڵگەیە پشتیان پێبەستایە
نهى الشارع أن يخطب الرجل على خطبة أخيه أو يبيع على بيع أخيه. لشرع له حرامة مثل يك مثل بابلهم كرك دشتا خوازبيني كتسك هشتان بيك نهاتينا يكشي ليش بتيدا خوازبيني دلت زائز نية لو چونکە نەتیجەکە حقد و ڕق و چی نەدروست دەبی لە نێوان ئەو دوو عائیلە ئەو دوو ماڵە ئیسلامیش هاتیە لە بۆی حقد و ڕق و چی نەلا ببە یاخود مەسەل فرۆشتنی شت لەسەر یەکی تر بەسەرگە لە جا لە بازاڕی تو هێشتا مەعامەلە دەکەی ئەوی دەڵێ وەرە بە هەرزانترت من پێ دەدەم یا وەرەم بە گرانتر لێت دەکڕم ئەوە چ دروست دەکات لە نێوان بازرگانەکان و یان کڕیار و فرۆشیارەکان کێشە و مشکلە دروست دەکات ئەگەر ناخۆی لە نەتیجەوە چییە ئەگەر بین تەمەشاکەن شتیشی حەلالە ئەمن بازار ڕەبوو ئیشە خۆم دەکەم یان چ دەکەم ناوی چیە وەک بڵێن بەڕەواجی دەکەم دەڵێم وەرەوە لە من بکڕە لەوی نەکڕە ئێوە خۆم چم گوتی با کابرا حۆڕە خۆ دەتوانی لە من نەکڕی بەڵام هەر خۆی لەخۆ ئەو شەیە با حەلالیش بی نەتیجەکەی خراپە تەمەشا دەکەین لە شەرع حرام کرایە بە نەسی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام تحريم عقد نكاح في حال العدة حرام كردني قريبسي ما ربرين لتسكاتي لناو عدي إخوة لناو عدي ما ربرين خقواس نوانية كابرادة تواني بلي من استماري لكم باش سيمان جديدة قوازمو بلام شرع حرامي كديا لو حرامي كديا دلين نوك لناو عدي بشتلاي يكتسولا شي ئەوە لەوانەیەشتان عیددە لەویدی تاوانە بۆ شێ بدێ دوای حەملی نەبی حەملەکە لە کامانە کاتە حرام کرایە لە بەچێ لەبەر نەتیجەکەی کە نەتیجەکەی خراپە جا بەڕێزان ئەو سەد و دەڕایعە زۆر شتی لێ دەکەوتەوە ینی لەوانەیە ئێستەگەر بابەتی باسکەین ئێستا مەسەل بۆ نمونەیەک لەوانەیە بڵێ ئەرێ دوکانێکمەیە بەکرێ بدەم لە بۆ ساڵۆنی دروست نییە مثلا خانێکمە بەکرێ بدەم لۆ زاڵمەک لەوانەیە لە بۆ شتێکی خراپ بەکاردەین خۆ کرێدانەکە حەلالە ئێوانیە بەڵام نەتیجەکەی چییە ئەوە خراپ لەبەرەوە بەڕاستی چەند تەمەشا دەکەین یعنی ئەگە وەکو بلایەنە زاهری و شەرعیەکە مەذهەبی ئیمامی مالیک لەگەڵ ئیمامی ئەحمەد لەو ڕۆوە بەقووەترە لە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە و شافعی کە با بڵێن ئەوان دەڵێن ئیش بە سەد و دەڕایع نەکەین لۆ چکە گرتن لە ڕێگای حەلالە ڕێگای حەلالیش ئەسڵوانیە ئێمە ڕێگای لێ بگرین نەتیجەکەی چۆن دەبێ علاقەی بە ئێمەوە نییە طبعا ئەو خلافە فقهیەش قازان زیە ئاگاتان لێ بی وا تێ نەگەین یانی هەر ڕاستە دەڵێن ئەوە بەڵام بەڕاستی هەندە جارانیش هەندە حالەت تێ یعنی بڵین کاکە بە زایریەکەی بکەی باشترە ئەگەنا حبلێ بزان نەتیجە چ دەبی نەتیجە چ دەبی نەتیجە چ دەبی ئەخر لەوانەیە تو زۆربەی حەلالەکان حرام بکەی ئەوە بڵێ وەڵایە وایە ئەوەش بڵێ وایە ئەوەش بڵێ وایە نا هەندە جارانیش باشتر وایە زۆر لێی نەپێچیەوە بڵێ بە زایری مادام حەلالە ئەوم بە زایریەکەی دەکەم و تەواو ڕێگایەکەی تەمەشای نەتیجەکەی نەکەم بەڵام ئێمە سەد و دەڕایع دەڵێن کەی بەڕێزان زۆر ئیشی پێ بکەین باشە بەڕاستی ئەگەر زانیمان یعنی نەتیجەکەی بە زاهریەکە زۆر واضح و ئاشکرا دیارە کە زیان بەخشە کە زۆر خراپە ئەو کاتی ئێمە دەڵێن ڕێ لەو مباحە دەگرین لەو حەلالە دەگرین بۆ ئەوە خۆمان ڕزگارکەین لەو نەتیجە خراپەیە کە گۆتیشمان ئەوە جمهور وا دەڵێن ئەگە نامالیشەکان لەوە هێشتا زۆرترش ڕۆیشتینە بەڵکو دەڵێ ئیشەیە حرامەکە بکەین ئەگە بزانین نەتیجەکە قازانجێکی زۆر زۆر گەورەمان لە بۆ دەبی بەڵام دەڵێن کاکە نەوەکو مالیشەکان وە بەلایانی کەم وەکو سەد دەڕایع کە عولەما پشتیان پێبەستە ئیش پێکردنی تا ڕادەیەک ئینشاءالله تەعالا سوودەشی باشیەیە بەڵام لە هەندە حالەتانیش بیستنەوە سەر مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفەوە و شافعیش مادام حەلالە هەر حەلالەکەی بکەین مادام ئەو ڕێگایەش هەیە ئەوەش ساکاریکە ئەوەش باشە لە دەرسی داهاتوو بە حەول و قووەتی خوای پەروەردیگار ئەو سەرچاوانەی کەوامە حەولەین باس بکەین وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.